لوتکەی جیهانی حکوومەتەکان لە دوبەی بەڕێوە دەچێت. سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستان لەو لوتکەیەدا بەشدارە. باس لە کۆمەڵێک پرسی گرنگی پەیوەندیدار بە پرسی وزە، ئاسایشی وزە و هەروەها پێشکەوتنی حکوومەتەکان سیمای داهاتی حکوومەتەکان دەکرێت. هەرێمی کوردستان وەکو دەوڵەت بانکێشتی و لوتکەیە کراوە لە کاتێکدا کە قەیرانێکی گەورە ڕوبەڕووی جیهان بۆتەوە لەباری ئاسایشی وزە و هەروەها لەگەڵ دەستپێکی شەڕی رووسیا و ئوکرانیادا. هەرێمی کوردستانی شەوڵەکانی خستۆتە گەڕ بۆ پتەوکردنی پێگەی دیبلۆماسی خۆی لە نێو وڵاتانی جیهانی عەرەبی وەروەها وڵاتانی ناوچەکەدا. هەرێمی کوردستان چۆن ئەم سەنگەی پاراستووە و پێگەیەکی لە ئاستیە وڵاتانەدا هەیە. زیاتر قسە دەکەم بەڕێز دکتۆر گۆڤەند شێروانی پسپۆڕی جیۆلۆجی نەوت لە ستێدۆ لەگەڵمە. دکتۆر گۆڤەند زۆر بەخێر بیت. ئەمەوێ ڕای بەڕێزت سەبارەت بە ڕۆڵی هەرێمی کوردستان بزانم لە بازاڕی وزەی جیهانیدا چه پێگەیەکی هەیە هەرێمی کوردستان توانیوێتی بگاتە ئەو لوتکەیەی کە مەبەستێتی. سڵاو ڕێزم بۆ ستافی کەناڵی کوردستان 24 بنێرانی عزیز. بەشداریکردنی حکوومەتی هەرێمی کوردستان لە لوتکەی جیهانی حکوومەتەکان بە بۆچوونی مەتاوکەرە بۆ کار و چالاکیەکانی حکوومەت کە پێشماوەیەک لە کۆربەندی دافۆس ئابووری بەشداری کردەوە. حکوومەتی هەرێمی کوردستان وا دیارە وەک حکوومەتێکی سەربەخۆ بانگەش کراوە، پێگەی خۆی هەیە. بەتایبەت لە پێش 10 ساڵەوە لەمەوبەر حکوومەتی هەرێمی کوردستان کەوتە سەر نەخشەی جیهانی وزەی جیهانی. بۆیە بە ئەتیبارێکی گەوری بۆ دەکرێتن لە هەموو ئەم بۆنەوە ئەو مناسبە و کۆنفرانسانەی لەسەر ئاستی جیهاندەوە. هەرچەندە ئەمە کە باز دەکەن تەنها باسی ئابووری و زەش نییە، بەڵام لایەنی تریش هەیە کە گرنگە لە تەوەرەکانی کۆنفرانس دیاری کرا لە راپۆرتەکەتان. بۆیە گرنگە ئێستا وەک دیاری کرایە لە راپۆرتەکەش سەرۆکی هەرێمی کوردستان کە سەرۆکی وەفدەکەیە سێ کار و چاڵاکی گرنگ دەبی لەم لوتکەیە. یەکەمیان چاوپێکەوتنی بە بەرپرسانی و سەرکردەکانی جیهان لە حکوومەتەکان، وەرەوە بەشداریکردن لە ژمارەیەک لە پەنەڕەکان، وەرەوە چاوپێکردنی جیاجیا لەگەڵ سەرۆکەکان و پسپۆرەکان لە کردەکانی جیاجیایی ئابووری و وزە و تا دوایی. باشە، هەرێمی کوردستان بۆ وڵاتانی گرنگی ئەو عەرەبی ناوچەکە بۆچی گرنگە و ئەو وڵاتانە دەتوانن چ دەرفەتێک بە هەرێمی کوردستان بدەن لەگەڵ بەردەوامی بەشداربوون لەم لوتکە گرنگە جیهانیانەدا؟ یەک لە گرنگترین شتەکانی ئەم لوتکەیە پێداچوونەی ئەو گۆڕانکاریانەی کە لە 10 ساڵی ڕابردوو ڕوویداوە. ئەم لوتکەیە لە 2013 دامەزرا، ئێستا دوای 10 ساڵ 2023 واتە پێداچوونەک و شێکارکردنێ و بۆ هەموو ئەم گۆڕانکاری کە لەسەر ئاستی جیهاندا ڕوویداوە. بەنسبەت هەرێمی کوردستان پلانێکی چاکسازی هەیە، پلانشی ئابووری خۆی هەیە، لە سەرویان بە ئەلکترۆنیکردنی حکوومەتەوە و گرنگە بۆ شاندی حکوومەت چاوپێکەوتن و ئاڵگۆری ئەم ئەزمونە بکات لەگەڵ وڵاتانی تر. بەتایبەت یەک لە بەشانی کە باسمان کرد کە حکوومەتی ئەلکترۆنی حکوومەتی هەرێم بەتەمایە لە 2025ەوە سەرجەم خزمەت گوزاریەکان و کارەکانی حکوومەت ببتە بە شێوەی دیجیتال یاخود ئەلکترۆنی. باشە، حکوومەتی هەرێمی کوردستان چەندە لە هەنگاوەکانی حکوومەتێکی نوێی دیجیتاڵی نزیک بۆتەوە و ئەم وڵاتانە تا چەند دەتوانن پاڵپشتی هەرێمی کوردستان بەتایبەتی ئیمارات کە پەیوەندێکی ڕاستەخۆ نزیکی لەگەڵ حکوومەت هەیە، کۆمەڵێک لینکی گرنگمان لەباری بازرگانی و بەرهێناندا لەگەڵ وڵاتانەدا هەیە. وڵاتی ئیمارات زۆر پێشکەوتووە لەم بابەتە، پارێکی زۆر و بودجێکی گەورە و بەر ئستثمار کرا لەو بابەتەوە، بۆیە ئەزمونێکی باشیە حکوومەتی هەرێم دەتوانێت استفادەی لێ بکە. هەر وەکت پێشتریش حکوومەتی ئیمارات زۆر پشتگیری بەرنامەکەی حکوومەتی و سەرۆکاتی حکوومەتی کردووە لە چەندین بوارەکانی تر. بۆیە ئێستا لە شاندەکەش بەرپرسی تەکنۆلۆژیای لە حکوومەتی هەرێم ئەویش بەشدارە، بۆیە گرنگە لەم بابەتە ئیش بکرێ و تایبەت ئێستا نەک بەس کاری حکوومەت بەڵکو کاری بانقیش دەکرێت بکرێ ئەلکترۆنی. ئەمەش یەک لە پلان و کارنامەی حکوومەتدا هەیە. باشە، وەکو لە سەرەتاشدا ئاماژەم پێکرد کە ئێستا وڵاتانی جیهان لە قەیرانێکی گرنگی وزەدان ئاسایشی وزە کەوتۆتە مەترسیەوە بۆی شەڕی ئۆکرانیا و رووسیا. دنیا بە دوای جێگرەوەیەک بۆ وزەدا دەگەڕێت. هەرێمی کوردستان دەتوانێت کەڵک لەم دەرفەتانە وەربگرێت؟ ئایا توانوێتی ئەو لینکە ڕاستەوخۆ پەیدا بکات؟ ئەمە چەندە پێگەی هەرێمی کوردستان بەهێزتر دەکات؟ وەی ئەوی گرنگە بۆ سەرجەم بەشداربووان لەم لوتکەیە، بەتایبەت لەم گۆڕاکارەیە کە باسمان کرد سەر ئاستی جیهان ڕوویداوە، وەک بۆ نمونە دەرچوونی بریتانیا لە یەکی تۆرپە برگزت پێڵێن، وەرەوەها بڵاوبوونەوەی بەتای کۆرۆنا و جەنجی ئۆکرانیا و رووسیا و دواتر کارەستا سروشتیەکان وەک بوومەلەرزەکەی تورکیا و سووریەوە. ئێستا پێویستە سەرجەم حکوومەتەکان پلان و ئامادەباشی خۆیان ئامادەکەن بۆ ڕوبەڕوونەی ینی مواجهەی ئەم نوعە کۆسپانە کە ڕوودەتەوە. بۆیە پلانەکان جیاوازە لە کاتێکدا ئەگەر ئەو شتانە ڕوون داتن.
بەتاکیت هەندێک لە حکوومەتەکان ئەزمونێکی باشیان لەو بابەتە وەشاندی حکوومەت بریتە لە چەندین پۆستی بەرز لە حکوومەتەوە دەتوانن استفادە لەو شتە بکەن بەتایبەت لە ئەزمموی وڵاتان ئێستش لە پنەڵەکان زیاتر ئەم شتانە بە وردی باز دەکرێت ئایا لە وردەکاری چیە لە چ بابەتێک حکوومەت دەتوانێت استفادە بکە لەگەڵ کام لە شەراکەت بکاتن. بەڵێ بەڕێز دکتۆر گۆڤەند شێروانی پسپۆڕی جیۆلۆژی نەوت زۆر سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئامادە بووی. سپاس بۆی بەڕێز.